ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی پێداچوونەوەیەکی زۆر تایبەت لە تاوەری تەندروستی سمارت، ئەویش بریتی بوو لە پێداچوونەوە بە بابەتێکی نەخۆشی کە پەیوەندی بە مناڵانەوە هەیە، ئەویش گەڕانەوەی میزە لە میزەڵانەوە بۆ گورچیلە کە یەکێکە لەو کێشە گەورانەی کە لە هەندێک خێزانە هەیە و ئەو مناڵانە ئەگەر بە شێوەیەکی زانستیانە دەستنیشانی نەخۆشیەکەیان نەکرێت لە کاتێکی زووە و هەروەها چارەسەرێکی گونجاو بە پێی تەمەن و حاڵەتەکەیان نەکرێت، ئەبێتە هۆی هەندێک جار لاوازبوون و سستبوونی گورچیلە یاخوا نەخواستە لە دەستدانی گورچیلە. بۆی ئەمڕۆ ئێمە لە تاوەری تەندروستی سمارت بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە پسپۆڕەکانی شاری سلێمانی و ئەو پرۆفیسۆرانی کە ماوەی چەندین ساڵە لەو بوارەیە چارەسەری نەخۆشەکەن هەستین بە ئەنجامدانی ئەم پێداچوونەوەیە و چەندین بابەتی چڕوپڕ لە تەشخیصکردن و دەستنیشانکردنی نەخۆشیەکە و شێوازە تازەکانی چارەسەرکردن کە ئێستا لە دنیای دەرەوەیە هەیە، هەمووی تاوتوێ کراوە بە هیوای ئەوەین کە هەموو نەخۆشانی کە ئێمە ئەتوانین دەستنیشانیان کەین بە شێوەیەکی زۆر زانستی و زۆر باش چارەسەر بکرێن و هیچیان تووشی کێشەی گەورە نەبن. ئەو بابەتی ئەمڕۆ تیشکی خایەسەری لەلایەن بەڕێزان لە تاوەری تەندروستی سمارت بریتی بە بابەتی گەڕانەوەی میز لە میزەڵانەوە بۆ ناو باوڵێن حالب و گورچیلە. وەکو باس کرا چەند قۆناغێکی هەیە، خۆشبەختانە قۆناغەکانی سەرەتا باوڵێن قۆناغی یەکەم و دووەم و سێم و هەندێک چوارەمیش زۆربەی بە متابعە و بە چاودێری و بە پێدانی دەرمانی دژە میکرۆب چارەسەرە بێت. هەندێک قۆناغیش پێویستەکات کە با بڵێن نازۆری بۆ بکرێت یان هەندێکیان نەشتەرگەریان بۆ کرێت بێت تایبەت قۆناغەکانی با بڵێن قۆناغە خراپەکان قۆناغی کۆتایی هەندێک لە چوارم و هەندێک لە قۆناغی زۆربەی قۆناغەکانی پێنجەم. ئەوەی کە خاڵیشتەکە گرنگ بێت ئەوەی ئەم حاڵەتە لە منداڵی کوڕە ئەگەر هەبێت لە سەرەتاکانی تەمەنیایەتی، منداڵی کچ زیاتر لە با بڵێن لە تەمەنی گەورەترە لە چەند ساڵی ڕۆدات، ئەویش بۆی ئەوەی کە قبزی ڕۆدات منداڵ لەو تەمەنانەیە کە قبز ئەبن میزیاتر کۆکردن لە میزەڵانێنە باش ناچنە تەوالێت، ئەمجە بێتەوەی کۆبوونەوەی میز لە میزەڵانە و دروستبوونی التیهابات و جاری ئەم حاڵەتە دروستە بێت. زۆر سوپاس بۆ تاوەری تەندروستی سمارت بۆ ڕێکخستنی ئەم ئیڤنتە. بەڕاستی ئەم ئیڤنتانە لە خۆیانە هەڵگریمانە و محتەوای گەورەن بۆ پزیشکان، لەبەرەوەی لەم جۆرە کۆبوونەوانە پزیشکان دەتوانن ئەزموونی کارکردنی خۆیان لە بوارێکی دیاریکرا و بە چڕی باس بکەن. بۆ نمونە ئەمڕۆ ئێمە لێرە باسی گەڕانەوەی میزمان کردووە لە مناڵانە بۆ گورچیلە و ئیلتیهاباتی میزەڵان و گورچیلە. لێرە ئەو پزیشکانەی لێرە بەشدار بوون و ئەو مامۆستانەی کە لە شاری سلێمانیە خەریکی وانەوتنەوە و پێکەیاندنی پزیشکی نوێن لەو بوارەدا هاتن ئەزمونەکانی خۆیان لەم بوارەدا چ نەشتەرگەری بێ، چ نازوور بێ و چ چارەسەرکردن بێ بە دەرمان خستە ڕوو و لێرە تێکەڵاویەکی باش دروست بوو لە تێکەڵبوونی ئەزموونی ئەو مامۆستایانە و هێنانی ئەزموونی ئەو پەیپەر و بڵاوکراوانەی کە لە دەرەوەی وڵات بڵاوەکرێنەوە و تازەترین مۆدلەکانی چارەسەرکردن بۆ ئەم باسە خرانە بەردەست و خرانە بەردەم دیتی ئێمە. بە دڵنیایی ئەم جۆرە ئیڤنتانە گرنگی خۆیان هەیە. ئێمە کەمتر لە کۆمەڵگای خۆمانە ڕاهاتووین بۆی کە دیداری زانستی لەم جۆرە ئەنجام بدەین. دیداری سیاسی و کۆمەڵایەتی زۆر دەکرێت، بەڵام دیدارە زانستیەکان لە کۆمەلگای ئێمە پراوێزەخرن. ئێمە بۆ ئەوی بچینە سەر نەخشەی زانستی دنیا پێویستەکە ئەم جۆرە دیدارانە کە ئەمڕۆ تاوەری تەندروستی سمارت پێستاوە زیاد بکەین، چ لە هۆڵەکانی ناو نەخۆشخانەکان بێت، چ لەو هۆڵانەی کە لە دەرەوە بۆ مەبەستی دیکە بەکارهێنرێن بخرێنە خزمەت بواری زانستی و لە ناویشانە زانستی پزیشکی کە خزمەتێکی گەورەیە بە جەستە و ژیانی مرۆڤ. سمارت وەرچەرخانە.